پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت إن الله يرضى لكم ثلاثا ويكره لكم ثلاث. خی گەورە سێ شتی پێخۆشە کە بیکەن، ڕازیە بەوەی کە سێشت بکەن، حەزەکە سێشت بکەن و پێشی ناخۆشە سێشت بکەن. زين ئەو سێی کە پێی خۆشە چییە وەشی کە پێی ناخۆشە چییە؟ فەرمێ إن الله يرضى لكم أن تعبدوه ولا تشركوا به شيئا وأن تعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. خی گەورە پێی خۆشە بیپەرستن، شەریکی بۆ بڕیار نەدەن، یەکڕیز بن، سەفی خۆتان تێک نەدەن، برایەتی مسلمانێتیتان تێک نێن. ئەزانە سێشت: پەرستنی خوا، پەرستنی ئەڵڵا و شەریکی بۆ بڕیار نەدەکەیت. ئەمە هەموو پێغەمبەرەکان سەڵات و سەلامی خوا لەسەر بێ هاتوون، بەس ئەمە ئیشان بووە، خەڵکیان بۆ ئەم دوانە بان کردووە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم چی خستۆتە پاڵ؟ ئەفەرمێ هەر هەمووتان ئەن تعتەصیموا بحبل الله، دەست بە پەتەکەی خواوە بگرن و تەفرەقەتان تیان نەبێت. پەتەکەی خواش کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ماباسکە فەرمێ قورئانە، دەست بۆ قورئانەوە بگرن با تەفرەقەتان تێ نەکەوێ. گەورەترین بەڵای ئەم ئوممەتە تەفرەقەیە، پشتکردنە یەکترە، چوون بە گژ یەکترە، ڕق لێبوونەوەی یەکترە، جەماعەت جەماعەتێنە و حیزب حیزبێنە و کۆمەڵ کۆمەڵێنە و تەفرەقەیەک دروستکەیت، ئەم ڕقی لەو بێتەوە، ئەو بە دوژمن بزانێ و ئەو دانووی لەگەڵ ئەوان نەکوڵێ و ئەو چاڵ بۆ ئەو هەڵکەنێ و تا قورکا بەسەریە. زانن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمەی خستۆتە پاڵ عەبدایەتی و پەرستش بۆ پەروەردگار و شەریک بۆ خواپەیانەکردن. گەورەترین عەمەل کە لە تەنی ژەمانەوە دایناوە یەکڕیزی مسلمانانی هێناوە. ئەی ئەو سێ شتەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوای گەورە پێی ڕازی نییە، حەز ناکە ئێوە بیکەن، ڕقی لێتی ئێوە بیکەن، چییە؟ وەیەکڕەهو لەکوم چی؟ قیل وەقال. قیل وەقال هەڵەی کوردی خۆمانە، وتی وتی. قیل وەقال وەکەثرەت السؤال وإضاعة المال. ئەم سێ شتەی زۆر ڕق لێ بێتەوە. وتی وتی، زۆر پرسیارکردن و لێکۆڵینەوە لە شت لەگەڵ پارە بە ڤایعدان، ماڵ بە ڤایعدان. دەستێکن برایان، ئەو بەڵایی کە ئەمڕۆ حەزەکەم بۆ یاڵم بابان خوازەکان ئاگادار بن، با گەنجە جوانەکانمان ئاگادار بن. دوژمنان کاتێ بە قورئان نەوێران، بە حەدیثی پێغەمبەر نەوێران صلی الله علیه وسلم، بەڵام هاتن لەکوێوە زەفەرمان پێبن؟ لەوەی کەوا مسلمانانێن بەیەکە، ناخۆشی و دووبەرەکیان لە بەینا دروستەکەن. ئەو کاتە جوانەی، ئەو وزە جوانەی کە خوای گەورە بەخشیوێتی بەم گەنجانە، بەم مامۆستا بەڕێزانە، لە جیاتی ئەوەی لە چیا سەرفیکەن؟ لەوەی کەوا خەڵکی بێدین، خەڵکی فاسد، خەڵکی دوور لە دین بانکن بۆ ئەو ئیسلامە، ئیسلامی پاک و جوانی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم پێیان بگێنن. سەیرەکەی کەوتونەتە سەروگوێلاکی یەکتر، فەیسبووکەکەیتەوە، تەلەڤیزیۆنەکەیتەوە، ئەچیتە وتاری جومعەوە، حەج سۆشیال میدیاکانە چیتە ناو چکامێکیانەوە، وەختێک گەزانی ئەم مامۆستا بەوە دێتە خوارەوە، ئەو هێرش دەکاتە سەر ئەو چیوت ئەو بەتاڵی یەکاتەوە، ئەوە شکێنێت. ئەمە ئەگەر بەخۆی بزانێ یا بەخۆی نەزانێت، یەکەم ئەوەیە کە خوا پێی ناخۆشە، و دووهەمینیشیان کاری دوژمنی ئیسلامە بۆ مەشغوڵکردنی مسلمانان بە یەکترەوە، تاوایان لێکە مەجای ئەوەی نەبێنێت کە بێدینێ بانکا بۆ ڕێگەی ئیسلام. یعنی ئێواتانێ ئامن بەم نمونەیە ئێمە خەڵک بانکەی بۆ ئیسلام، ئیسلامێکی ئاوا پێشکەشکەین، هەمووی بە یەکترا بەڕشێتەوە لەگەڵ ڕێزماڵم حاشاکیە مەجلیسە، هەمووی قسە بە یەکتر بڵێ بەرامبەرەکەی خۆی بشکێنێ. ئەم تەفرەقەنانە و ئەم جەماعەتێنە و کورە برا بەڕێزەکانم، هەموو جار باسێکە مەڵم لە قەبرا سێ پرسیارمان لێکرێ، بەس پرسیارەوە لەکەن کێو پەرستووە ئەڵڵا، کێ خوا و بۆ ئەڵڵا، بەرنامەی ژیانت چی بۆ قورئان، پێشەوات کێ بۆ مامۆسات کێ بۆ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم. ئەمڕۆ هەرێکەی خۆی بە ناوێک و بە ئوستازێک و بە شێخێک و بە جەماعەتێکە هەڵواسیوە لەسەر ئەو کەسە شەڕەکە، لەسەر ئەو ئیمامە شەڕەکە، لەسەر ئەو پێشەوا و حیزب و جەماعەت و فرقە و مەذهەبەی خۆی شەڕەکە، وەکو ئەی هەموو عالەمیکە گومڕا بێ و هەمووی بۆ جەهەنەم و بەزۆکەی خۆی چێتە باشتەوە. ئەمە ئەو بەڵایەیە کە کرۆکی ئەم میلەتە ئەخوات، ئەمە ئەو کربەیە کە چوە هەج دارەکە و دارە وشکەکات. پیاوی چابن خۆتان بانەوە مەشغوڵ مەکەن برا بەڕێزەکانم، وەڵڵاهی قەت بەمە نە ئیسلام خزمەت دەکرێ،
نە ئەو ڕێگەیە کە خوا پێی خۆشە و پێی ڕاستیە. شەیتان بە خۆمان خۆش دەکەین، کافر و دوژمنانی ئیسلام بە خۆمان خۆش دەکەین. گەنجە جوانەکان لەمە دوورکەونەوە.